سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارش بە شەوێکی ڕاستەخۆ بارمەتی هاوکارانم لەگەڵتانە هیوادارم هەموو لایەکتان لەش ساخ و هەروەتان دروستێکی باشتانە بێت بەداخەوە کە هەواڵەکان دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕووی تەشانەساندن و هەروە قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە زیادبوونا کە تەنها ئەمڕۆ 10 کەس مردوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای سلێمانی بە هیوای زوو چاکبوونەوە بۆ کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون و هەروە پرسە سەرخۆشی خۆمانە ڕاستەی خانەواتەی ئەو کەساناکەین کە بەم ڤایرۆسە کۆچی دواییان کردووە ئیشەڵڵا بە هەرەمەمان ئەگەر هەمومان تێزەنەوە دەست پێکەوە ڕێنمایەکان جێبەجێ بکەین و هەروەها هەرێکە و لە لای خۆمان و هەست بۆ بەبە و بەرپرسیارەتیە بکەین کە خۆمە پارێزین و هەروە ڕێنمایەکان جێبەجێ بکەین ئیشەڵڵا زاڵین بەسەر ئەم ڤایرۆسەدا خۆشەویستانی ئێمە وەک دەزانی کە لە ئێستاە هەموو ئەو لایەن و هەروە هەموو ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بۆ ڕوبڕبوونەی ڤایرۆسی کۆرۆنا هەر هەمیان 24 کاتژمێر لەسەر خەتن و هەروە پێکەوە وەکو تیمێک کارەکەم بۆ ڕوبەڕووبوونەی ڤایرۆسەکە بەمڕۆ باس لە سنتەری فریاکەوتنی خێرا 122 ئەەکەین بابزانین لە ڕابردوودا کاروبارەکانی ئەمان چۆنی بووە و لە ئێستادا بۆهۆی ڤایرۆسەکە و هەروە لە هەمە کاتا بەهۆی بایکۆتەکەشەوە کاروبارەکانی ئەمان گۆڕانکاری چی بەسەر هاتووە و هەروە ئەمان چیان کردووە بۆ ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن یاخود کاروبارەکانی ئەوان لا ڕوبەڕووبوونەی ڤایرۆسەکە چیا میوانداری کاک ئێرفان علی عەزیزمان کردووە کە بەڕێوەبەری کارگێڕی سنتەری فریاکەوتنی خێرا 122 کاک ئێرفان بەخێر بیت زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ هەموو لایەک زۆر سپاس دەکەم کاک ئێرفان وەک دەزانین ئێوە وەکو سنتەری فریاکەوتنی خێرا هەمیشە لەسەر خەت بووم بە بەردەوامی کە هەم زانیاریتان داوە بە هاوڵاتیان و هەمیش وەکو چۆنەڵی لە نێوان نەخۆشخانەکانە بە شێوەیەکی بەردەوامی کارتان کردو بۆ گواستنەوەی نەخۆشەکان ڕاستە لە ماوەی ڕابردوودا لەواشە کاروبارەکانی ئێوە تا ڕادەیەک جیاواز بێت لە ڕووی گواستنەوەی نەخۆش بۆ نەخۆشخانەکان و لە ئێستاشدا بە هەمان شێوە کاروبارەکان بەهۆی ڤایرۆسەکە و بەهۆی زۆربوونی ژماری نەخۆشەکان و بۆهۆی بایکۆتی کارمەندانیشەوە کاروبارەکانتان زۆر سەخت بووە پێم خۆشە باس لەو کارەکان و هەروە ئەرکەکانی ئێوە بکەیت لە ئێستا لە ڕابردوو لە ئێستا جیاوازەکان چی؟ زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک بۆ کەناڵە بەڕێزەکەتان بەڕاستی ئێمە سنتەری فریاکەوتنی خێرا 122 سلێمانی کە دامەزراوە دوو ئەرکی سەرەکی هەبووە ئەرکێکیان کە تایبەت بووە بە فریاکەوتنی خێرا یعنی فریاکەوتنی هاوڵاتیان لە هەموو حاڵەتەکانە حاڵەتی ئەوانەی کە لە ڕووداوی هاتوچۆ ئەوانەی سەرجادە و کەوتنە خوارە و هەموو ئەو حاڵەتانە و حاڵەتی ئەو نەخۆشە کتوپڕانە کە لە هەر شوێنێک هەر جێگەیەک ڕوو بدات ئێمە ئەو کاتە و کارانەمان کردووە دووەم حاڵەتی گواستنەوەی نەخۆش لە نێوان نەخۆشخانەکانە بۆ نێوان نەخۆشخانەکان بۆ ماڵەوە بە پێچەوانە و بۆ دەرەوەی شار و ئامادەبوون لە هەموو بۆنە ئاینی و نەتەوەیەتەکان ئەوە ئێستا ئێمە کارەکان ئێمە ئەتوانین بیکەن بە دوو قۆناغی سەرەتای سەرهەڵدانی نەخۆشی کۆرۆنا کە لەو کاتەدا ئەو هاوڵاتیەکی زۆر کە لە دەرەوەی وڵات ئەگەڕایەوە لە ئێران لە تورکیا لە دەرەوەی وڵات ئێمە ئەو هاوڵاتانە کە کەرەنتینەیەکرا لە ئوتێلەکان لە شوێنە تایبەتەکان ئێمە تیمی ئێمە زۆر بڵێن تیمێکی بەرفراون و زۆرمانە بوو هەم فریاکەوتنی خراپ و ئەو کاتە بۆ هاوڵاتیان و هەم بە هاناوەچوونی ئەو هاوڵاتیانە کە پێویستیان لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە ئێمە ئەو هاوڵاتانەی کە کەرەنتینە ئەکران بەڕاستی بەردەوام تیممان هەبوو کە ئەچوون سەردانی ئوتێلەکانیانە کرد ئەو حاڵەتانەی کە پێویست بە چارەسەر بووە لە شوێنی خۆیان تیمان هەبوو چارەسەری بۆ کراو و ئەوەشی کە پێویستی بە نەخۆشخانەکان هەبووە ئەمان گواستەوە ئەمە بۆ ئەو هاوڵاتیانە بوو کە کەرەنتین بوون یعنی هەڵگری ڤایرۆسەکە نەبوون سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام وردەوردەیتر وای لە هاو کە ڤایرۆسەکە بڵاو بۆ هەندێک حاڵەت تەشخیص کرا بۆ یەکەم جار لە شاری سلێمانی ئێمە ئیتر لەو کاتەوە ئیشەکانمان زیادی کرد بەوەی کە ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسەکە بوون هەم لە نێوان نەخۆشخانەکان ئەمان گواستەوە هەم ئەوانەی کە کەرەنتین بوون ئەو کە هاوڵاتیانش چارەسەر و عیلاجی تایبەتیان بۆ کرا وردەوردە تا ئێمە لەگەڵ ئەو حاڵەتە ڕۆشتین هەتاوەکو ڤایرۆسەکە بەرەو کەمی ڕۆی و تا چەند ڕۆژێکی ژوای لە هاو کە هیچ حاڵەتێک تۆمان نەیەکرا بەڵام لە حاڵەتی دووەما کە ڤایرۆسەکە لە دوای جەژنی ڕەمەزانەوە سەری هەڵدایەوە و ڕۆژ بە ڕۆژەوە تا ئێستش بەرەو زۆری ئەڕوا و بەڵام بەداخەوە کە ئێستا وای لە هاتووە کە موچەی
کارمەندان و وەزارەتەکان نادرێت و بایکۆت بووە ئەرکی ئێمە زۆر سەخت بۆ زۆر قورس بووە و لەگەڵ ئەوە شار ڕۆژانە لۆت لەسەر ئێمە زیاکە حاڵەتەکان زۆرە بێ بەداخەوە بەڵام ئێمە بە پشتیوانی بەڕێز بەڕێوبەری گشتی تەندروستی سلێمانی توانرا 4 تیم تایبەت بکرێ بە کۆرۆنا و 3 تیم دابنرێ بۆ فریاکەوتنی خێرا ینی لە هەردوو حاڵەتەکە توانرا تا ڕادێک لەبەرەوەی ئێمە پێڵێن تۆپ ئیمرجنسی ینی ئێمە حاڵەتێکی کتوپڕێکی لە بەشی سەرەوە لەبەرەوەی کە هاوڵاتیەک لەسەر شەقام تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بێ هەر ڕووداوێکی نەخوازا و بەڕاستی ئەو کاتە زۆر پێویستی بە ئێمە بێ و ئەو هاوڵاتانەشی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان ئەوانش بۆ تەشخیصکردن بۆ سیتی بۆ گواستنەوە بۆ هەر حاڵەتێکی تر کە بگوازێنەوە هەم پێویستیان بە ئێمە بێ بەداخەوە کە ئەم بایکۆتە ئەم نەدانی موچێک تا ڕادەیە کاری کە دەسەرەوەی کە کارمەندەکانی ئێوەشکەم بۆ بەدڵنایەوە بەدڵنایەوە کەم بۆتەوە و بەڵام تا ڕادەیەک توانراوە کە ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشانی کۆرۆنا ئێمە بەهێڵی سووری دانین ئەنی نابێ ئەوە بووە لە ئێستا گرنگی بەوەیان بە گواستنەوەی نەخۆشەکانی کۆرۆنا لە نێوان نەخۆشخانەکان ئایترە حاڵەتانی کە زەرورن و تەندروستیان ناجێگیرە بەڵێ ئەوە 4 تیمەکەی ئێمە ئیشی و ڤایرۆسی کۆرۆناوە 3 تیمی کەشمان هەیە بۆ فریاکەوتنی خەرای هاوڵاتیان گشتی بەڵێ ئێمە ئێستا ڕۆژانە بەردەوام 7 تیمان هەیە باشە کاگەتفانە گەڕێمە بۆ لات بەردەوام بین لە گفتوگۆکانمان بینەرانی خۆشەویست ئێستا ڕاستەخۆ دەشمە لای پامێرمان شاهۆ کە ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵماندا با پێکەوە ئاگاداری تاوی زانیارەکان بین لە کەلار کە بەداخەوە لە بێش چەندی قوربانی ڤایرۆسی کۆرۆنا هەبووە هەروەها ژمارەی توشبوونیش لەوێ هەیە شاهۆ سڵاوت لێبێت و ئەم کاتۆ باشی بادارم هەمیشە تەندروست باش بی بە شێوێکی گشتی پابەندبوونی هاوڵاتیان لە کەلار چۆنەوە هەروە لە ڕووی ژمارەی توشبوون و تەشەنەساندنی ڤایرۆسەکە و قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا هەتاکو ئەم کات و ساتە چۆنە سڵاوشن یار دیارە لە بەیانی ئەمڕۆوە 3 حاڵەتی گیانە دەزان بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە نەخۆشخانەکانی کەلار تۆمار کراوە و ڕەوشی توشبووان ئەوانەی کە ماون بەشێکیان ئەوانەی کە بەتەمەنن لە ئێستادا هەندێک جار بە گوێرەی قسەی بەڕێوبەری نەخۆشخانەی قەڵا و نەخۆشخانەی گشتی کەلار تایبەت بە کۆرۆنا هەندێک جار پێویستیان بە ئۆکسیژینەیە و ئامێری هەناسەدانی دەستکردەیە ئەمە ئامارێ بخەمە ڕوو لە سەرەتای شەپۆلی دووەمی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئێستا لە سنووری گەرمیان 507 حاڵەتی توشبوون تۆمار کراوە 117 حاڵەت چاکبوونەوە هەیە بەم 3 حاڵەتی ئەمڕۆ کە گیانیان لە دەستدا 9 حاڵەتی گیان لە دەستدان لە سنووری گەرمیانە تۆمار کراوە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر تەشەنەکە لە بەتابەت کە لە کەلارە ناوەندی ئیدارەی گەرمیان زیاتر ژمارەکان زیاترن ئیدارەی گەرمیاوە ژووری ئۆپراسیۆن چەند بڕیارێکی دەرکرد لەوانە قەدەغی هاتوچۆ لە نێوان کەلار و شارەکانی تر و لە بازگەکانە لە بازگەی سلێمانی جەلەولا خانەقین سەنگاو ئێستا بازگەکان ڕێگە نادەن هاوڵاتی ناوچەکانی دەبێنە ناو گەرمیانەوە جگە لەوەش ئەو کێشانەی کە تایبەت بوون بە تەندروستی گەرمیان و ئامێری هەناسدانی دەستکرد ئەوان چارەسەریان بۆ کراوە لە شەوی ڕابردووە هەناسدانی دەستکرد لە ئامێری هەناسدانی دەستکرد لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا لە گەرمیان کەوتونەتە کار وەجگە لەوە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان داوای کردووە لە داواکاری گشتی هەر لایەنێک کە کەمتەرخەمی بوو لە جێبەجێکردنی ئەرکەکانیە ئەوە ڕوبەڕووی یاسای بکاتەوە وە لە خاڵێکی ترە کە ئیدارەی گەرمیان ژووری ئۆپراسیۆن بڕیاری لێدا بوو ئەو بوو کە ئەو دوو نەخۆشخانەی کە تایبەت کراوە بە کۆرۆنا لە ئێستادا توانای لەخۆگرتنی ئەو ژمارە زۆرەی توشبوانی نییە لە سنووری ئیدارەی گەرمیانە بۆیە بەشێک ئەو بەشە ناوخوانی زانکۆی گەرمیان کە لە ئێستادا خوێندکاری تادانیت تەرخان نەکرێت بۆ ئەو توشبوانە و ئێستا ئەمە لە نێو کەمپی زانکۆی گەرمیانە و بەشێک بەشی ناوخۆیی زانکۆکەیان بەکارێناوە کە ئامانگی زانکۆی گەرمیان و تەندروستی گەرمیان ئەم بەشە ناوخۆیان داناوە کە لە پشتی منەوەیە داناوە بۆ ئەو توشبوانی کە باری تەندروستیان باشە من بۆ قسەکردنی زیاتر میوانێکم لە بەڕێ شاخەوان عەبدوڵڵا بەڕێوەبەری کارباری خوێندکاران لە زانکۆی گەرمیان مامۆستا شاخەوان چۆن بوو ئەم بەشە ناوخۆیانتان تەرخان کرد بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و ئێستا
نەخۆش و توشبوتیایە بەڵێم کاتتان باش ئێمە لەسەر ڕاستپاردەی جنابی وەزیر و بەڕێستەرۆکی زانکۆی گەرمیان کە لەلایەن وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیانەوە داوایان ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکایەتی زانکۆی گەرمیان کردبوو بۆ ئەوەی کە جێگەل بەهۆی ئەو لۆدە زۆرەی کە لەسەریانە لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە گەرمیان ناتوانن چیتر نەخۆش وەربگرن بۆیە ئێمەش لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمانەوە جوابی بەڕێزیانمانداوە و بە شناوخۆیەکانی زانکۆی گەرمیانمان خستە خزمەتی کەرتی تەندروستی و هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەری گەرمیان. ئێستا نەخۆش و توشبوتیایە و لەکەیوە ڕادستان کردو و بڵین لەکەیوە نەخۆشی هاتووە. ئێمە لە بەرەبەیانی ئەمڕۆوە کاتژمێر 8:30 بەڕسمی ڕادستی تەندروستی گەرمیانمان کردووە لە ئێستادا نزیکەی 20 نەخۆشی تایە ئەو نەخۆشانەی تایە کە تەنها هەڵگری ڤایرۆسەکەن واتە هیچ نیشانەیەکیان نییە لە حاڵە کاتی دەرکەوتنی هەر نیشانەیەک لەسەر نەخۆشەکان بە ئەمبڵاسی تایبەت ئەگوازرێنەوە بۆ نەخۆشخانەی قەڵا بۆ ڕێکاری تەندروستی خۆیان. بەڵێ چەند توشبوو هەیە لێرەوە توانێت لە خۆگرتنی چەند توشبوو هەیە و جگە لەوەش مواسەفاتی ئەم بینایە چیەوە ئێران تەرخان کردووە. ئێمە لە ئێستادا لەسەر داوای خۆیان 2 هۆممان پێیان داوە کە زیاتر لە 170 توشبوو ئەتوانێت لە خۆ بگرێت بەڵام لە حاڵەکاتی ترا ئیشاڵا کە ڕوونادات ئەتوانین بیناکەی تریش بخەینە هەر خزمەتی کەرتی تەندروستیەوە ئەوەی من ئاگدار بم لە ئێستادا 20 نەخۆشی تیا نیشتەجێیە بیناکە هەموو خزمەت گوزاریەکانی تایە بە کارەبای بە 24 ساعتی لێ ناوڕێت ئامێری ساردکەرەوە بە 24 ساعتی ئیش دەکات ئاوی گەرم و خواردن و ئەوانە لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستیەوە بۆ دابین کراوە سێژەمە خەفەری ئیداراتیان هەیە کە تەنها ئاگای لیانە بێت و ئێمەش کۆمپانیای سیانە لە خزمەتیانەیە کە بۆ هەر حاڵەکاتێک چ لە ئامێری ساردکەرەوە و چ لە کارەبا بڕین و ئەوانە بە بەردەوامی بە 24 ساعتی لێرە ئیشەگرن لەوانیان پرسیار زیاتر پەیوەندی بە ئیشی ئێوە نەبێ وەکو کاروباری خوێندکاران بەڵام بۆی ئاگادار بن تاقیقی زانکۆ لە ئێستادا لە پشکنی خۆی بەردەوامە کە ئەوش هەر لە نێوان کەمپەدایە. ئێمە وەکو زانکۆی گەرمیان هەر لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆناوە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی کە زانکۆ لە هەر مەنتەقەیەکا بێ پێویستە بخرێتە خزمەتی خەڵکی ناوچەکەەوە دەستمان کرد بە چالاکی زانستی بە هۆشیارکردنەوەی خەڵک بە سیمینار و وەرکشۆپی تایبەت بە شێوەی ئۆنلاین و پاشان تاقیگەی زانکۆ کە تا گەورەترین تاقیگەیە خستمانە خزمەتی کەرتی تەندروستیەوە و لە ئێستادا هاوکارێکی باشی کەرتی تەندروستی مەنتەقەکەیە ڕۆژانە پشکنین دەنێرن بۆ زانکۆی گەرمیان و زانکۆی گەرمیان هاوکارێکی باشی کەرتی تەندروستیە. سوپاس بۆ شاخوان عەبدوڵڵا بەڕێوەبەری کاروباری خوێندکاران لە زانکۆی گەرمیان. دیارە لە ئێستادا بڕیار وایە لەلایەن بەڕێوەبەراتی کشتی تەندروستی گەرمیانەوە تیمێکی پزیشکی بنێرێت بۆم بەشە ناوخۆیە کە لە ئێستادا 20 توشبوو لەو توژوانەیە کە لە نەخۆشخانەی قەڵا و نەخۆشخانەی گشتی کەلار بوون ڕوانەی ئێراکرابوون و ئەو تیمە پزیشکیە چاودێری ئەم توشبوانە ئاکات بڕیار وایە لێرەش بە تەواوی جێگیر بکرێن. بەڵە دەستەکان خۆش شاهۆ سپاس بۆ تاوی زانیارەکانت سپاس بۆ میوانەکەشت بەڵە بینەرانی خۆشەویست لەگەڵ میوانەکەم کاک ئێکفان عەلی کە وەکو بەڕێوەبەری کارگەری سەنتەری فریاکەوتنی خێرا 122 بەردەوامی لە گفتوگۆکانمان و ئەمە ئەوەش بڵم کە کاک ئێرفانۆک دەزانی کە لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و تەشەنەساندنی ڤایرۆسەکە لە ماوەی ڕابردووە ڕاستەکە حاڵەتەکان کەمتر و بەڵام هێڵی گەرمی 122 دانرا بۆ هاوڵاتیان کام هێڵە گەرما بۆ پێدانی زانیاری بوو بە هاوڵاتیان دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر هاوڵاتیان هەر نیشانێکی ڤایرۆسەکەیان تیا دەرکەوتە تەلەفۆنیان بۆ هێڵا کرد و کارمەندانی سەنتەرەکەش ڕەنمای هاوڵاتیانە نەکرد و زانیاری زیاتریانەیانێ ئێستا ئەو هێڵا هەر بەکارە هاوڵاتیان ڕۆژانە چۆن پەیوەندیەکەن ئەمەوێ هاوڵاتیان ئەو زانیاریانیان هەبێ لەسەر هێڵی گەرمی یاخود سەنتەری فریاکەوتنی خێرای 122 کە ئەم هێڵە تەنها تایبەتە بۆ هاوڵاتیان و هەروە ئەوەی ئێوەش چیە؟ بەڵێ ئێمە سەنتەری فریاکەوتنی خێرای 122
ئێستا کە هاوڵاتیان ژمارە 122 لێن بۆ پەیوەندیکردن دەنگێکێتە سەری کە داواکە بۆ فریاکەوتنی خێرا ژمارەیەک لێ بدرێت و بۆ زانیاری نەخۆشی کۆرۆنا ژمارە 2 لێ بدرێت هەر هاوڵاتێگەر حاڵەتێک کە ڕووداوێکی نەخوازا و ڕوو بدات لە دەرەوەی ماڵەکان لە هەر شوێنێک لە هەر جێگەیەک بۆ فریاکەوتنی ئەمبۆلانس بۆ حاڵەتی کە پەیوەندی بە کۆرۆناوە نەبێ ژمارەیەک لێ بدات و کارمەندانی ئەمە لەوێ وەڵامیانەوە و تیمی تایبەت و ئەمبۆلانسی تایبەتی بۆ دەنێرین لەگەڵەوەش ئێمە وەکو هەر ژمارەیە کە ئێمە فریاکەوتنی خێران گواستنەوەی نەخۆشەکانی کۆرۆنا لە نێوان نەخۆشخانەکان لە نێوان ئەو شوێنانە کە پێویستە بگوازرێنەوە بۆ حاڵەتێکی تر ئەوەش هەر پەیوەندی بە ئێمەوە هەیە و کارگەڕی نەخۆشخانەکان ئەگەر حاڵەتێکی کتوپڕ ڕوو بدات هاوڵاتیان ئەتوانن تەلەفۆنکەن و نەخۆشەکان ئەگوازرێتەوە بۆ نمونە لە ماڵ یاخود لە هەر شوێنێکە بێ بۆ نەخۆشخانەکان یاخود ئەمە شتا ڕادەیەک بەهۆی کەمی کارمەندەکانی ئێوە بەهۆی ئەوەی کە تیمەکانتان داباشکرا و ئێوە سەرقاڵی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشەکانی ئەو ڤایرۆسان ئەمە تا ڕادەیەک وەلاخراوە بەڵێ تقریبان ئێمە 122 بڵێن ئەو هاوڵاتێک کە داوای ئەمبولانس کرا بۆ فریاکەوتنی خێرا پەیوەندی بە کۆرۆناوە نەبێت تیمان هەیە ئەتوانێت بچێ بەڵام ئەوەی پەیوەندی بە کۆرۆناوە هەبێ بەڕاستی هەم کاریگەری بایکۆت هەرچەند ئێمە لە سەرەتای دروستبوونی ڤایرۆسەکەەوە کارمەندان و شۆفێرانی سنتەرەکەمان ماندوونە ناسانە لە خۆبردووانە زۆر بە هیمەتەوە کارێکی ویان کرد کە تەنانەت لە هەر شوێنێک هەر هاوڵاتی هەر کەسە پێویستی پێی بوو بێ بەدەمێەوە بوون بەڵام بەڕاستی ئێستا کاریگەری بایکۆت و نەبوونی موچە وای کردووە کە نەتوانانی وەکو پێویست ینی بۆی ڕازگویانە لەگەڵ هاوڵاتیان قسە بکەین نەتوانانی وەکو پێویست لە چین بەدەم هاوڵاتیانەوە تەنها تیمەکان ئێمە ئەوەی کە لە بینی نەخۆشخانەکان بێ بگوازێتەوە بۆ نەخۆشخانەیە کە حاڵەتی تایەت بێواتە هیلاک بێت پێویستی بە سیتی بێ ئەوانە کە کۆرۆنایان هەیە ئەوە بە دڵنایەوە ئەنجامەدرێت کاتە بۆ ڤایرۆسی کۆرۆنا تەنها لەم حاڵەتە ئێوە ئەتوانن واتە ناتوانەگە هاوڵاتیان پەیوەندیان کرد هەر حاڵەتێکی کتۆپڕە بوو وەکو ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ بۆکو ڤایرۆسەکە تا ڕادەیەکی چن بەدەمیان و بیانگەێنن بۆ نەخۆش تا ڕادەیەکی زۆر کەمەتوانین لە بەرەوەی تیمان وەکو پێویست نییە و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێستا بەڕاستی نەخۆشخانەکان پڕ بوون یعنی ئێمە ئەوەشمانە کرد یعنی وامان لێ هاتبوو ئەو هاوڵاتانە کە پێویست بێ ئێمە بوو ئێمە چون بەدەمیانەوە جاری وا هەبوو نزیکەی کاژمێرە دوو کاژمێرە و ئەمبڵانسە ئەو هاوڵاتی ئەو نەخۆشەی پێ بۆ نەیزانەوە لە کوێ وەریەگرن یعنی هەم بەداخەوە ینی ئێستا وای لێ هاتۆ نەخۆشخانەکانیش پڕ بوون ئەوانش پێ ڕناگەن ینی وای لێ هاتۆ نەخۆشخانەکانیش هەتاوەکو نەخۆشێک لە شوێنی خۆی تەشخیص نەکرێ و لەلایەن پزیشکێکەوە ئیحالێ ئەو نەخۆشخانە نەکرێ بەڕاستی لە دەرەوە تۆزێک هاوڵاتی خۆی سەردانی ئەو نەخۆشخانەیەنەکە کە تەرخانکرەوە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیان خۆیان بەڵێ ئەوەی پشکین نەبکەن و بەتاکی دەوەی سنتەری علی ناجی هەیە ئەو هاوڵاتیانە کە گومانیانەیە نیشانەکانی ئەو نەخۆشیە خەڵک تا ئێسەر تا ڕادەیەک زانیاری هەیە کۆکەی و پشمینی و سەرێشە و گیان دایەزرانە ئەو نیشانانە هەیە بێتوانێت بچێت بۆ سنتەری علی ناجی لەوێ پزیشکی بەڕێزی لێ تەشخیصیەکەن ئەگەر حاڵەتەکە ئەو پێویست کات ئەینێرە بۆ نەخۆشخانەی تایبەت داخڵیەکەن و ئەگەر توش بوو پێویستی پێنەکە ئەتوانێت ڕێنمایەکە بۆ ماڵەوە یعنی هاوڵاتیان ئەتوانێت ئەگەر ئەو نیشانانیان هەبوو بچن بۆ سنتەری علی ناجی لێوێەوە پزیشکەکە ڕەوانەی شوێنی تایبەتی بکات باشە کاگەرفان پێم خۆشە ئێستا هەر بە شێوەیەکی عملی وەکو بەرچاوڕنوێ بۆ هاوڵاتیان تۆ لە ڕێگەی مۆبایلەکەی خۆتەوە پەیوەندی بکەی بە 122 سنتەری فریاکەوتنی خێرا و بۆەوەی تاوی زانیارەکانیشمان بداتێ لەلایەن کارمەندەکەی ئێوە بۆی هاوڵاتیان بزانن کە کار و هەروە کارەکانی ئێوە ڕۆژانە چۆنە بە شێوەیەکی ڕاست و دروست هەر دەنگەکەشی بدەی بە دەرەوە بۆی دەنگەکە بۆ فریاکەوتنی خێرا ژمارەیەک لێ بدە هەر بە نزیکیش کاک ئێرفان لە مایکەکەتەوە بەڵێ سەنتەری فریاکەوتنی خێرا لەگەڵ سیامەن ئەم کاتت باش کاک سیامەند چاوم ژیانە باش عرفانێ لەگەڵە بەڕێوبەری کارگێڕی کارمان لە خزمەتین کاک سیامەند مادوو نەبن لەشتان ساغ بێت زۆر سپاس لەگەڵ جەنابتانە
ئەتوانی ئامار و زانیاری ئیمڕۆمان لەبارەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بۆ بینەرانی بەڕێزی گەلی کوردستان پێ بڵیت؟ پێشەکی سەڵاو لە جەناب و لە بینەرانی گەلی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ نەخۆشی کۆرۆنامان هەبوو ئەمڕۆکە چەند نەخۆش هەبوو بە هەمان شێوە. بەڵێ چەند نەخۆش گواستراوەتەوە لە نێوان نەخۆشخانەکانە؟ لە ئێستا زیاترینی ئێمە ئافکامان 4 ئسعاف دابین کراوە بە تیمی وەکو تیمی کۆرۆنا لەبەری نەخۆشخانەکانە زیاتر ئەگوازنەوە لە سەرچنار بۆ شەید ئاسۆ لە سەناریای گەشتاری ئاینن بۆ سەرچنار و لێشۆ بۆ شەید ئاسۆ لە جمهوری بڵین نەخۆشخانەی دکتۆر هێمن شەید هێمن ئەویش هەر ئەگوازرێتەوە بۆ شەید ئاسۆ. بەڵام ئەمڕۆ سیتیمان زۆر بوو لە نەخۆشخانەی شەید دکتۆر هێمن بۆ سیتی و بە هەمان شێوە گەڕانەوەیشی. بەڵام هەر لەگەڵ ئەم پەیوەندی جەناب ئێستا پەیوەندی کەمان لەگەڵا بوو ئەڵێ لە سەیرانگای کونەماسی گوایە ئێستا تاریخ تووشیە هاتووە لیانی داوە وازانم بریندار ئەوانیش هەیە. بەڵێ یعنی وەکو ئەمبڵانسی فریاکەوتن داوای تیمی فریاکەوتنیان کردووە. بەڵێ لە ئێستا لە لێوە خێزانەکان دیار بوو ئیتر خەڵکی ئەو منطقەیەبوون داوای لە پۆلیسدو کرد کە ئێمە تیمیان بۆ بەهانایەنەوە. باشە ئیتر ئێمەش ئێستا لە هەوڵان ئینشاڵڵا بزانین حافێن بۆ دابینکەین لەگەڵ دکتۆر کارمەندە. تیمی ئەوانە کە پەیوەندی بە ناشتنی تەرمەوە هەبێ داوا کراوە نیە؟ بەڵێ زۆر داوا کراوە لەلایەن هاوڕێمەوە ئاگدا کرامەوە دویست ئافمەوە ئێستا بەرەو سەیرانگای کونەماسی. باشە گیان دەست خۆش سپاس بۆ هاوکاری. لەگەڵ جەنابتانە زۆر سپاس لەشتان ساغ زۆر سپاس بۆ کاکسیامان ئیشەڵڵا هەمیان پارێزراوە بن. کاک ئیرفان کاروبارەکان ئێوە ڕۆژانە بەم شێوەیە کە ئێوە پەیوەندیتان پێواکرێت لەلایەن نەخۆشخانەکانەوە کە ئێوە وەکو باسە کرد کە 4 تیمتان تەرخان کردووە بۆ ئەوەی کە نەخۆش لە بینی نەخۆشخانەکانی ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشخانەی کە تەرخان کراون نەخۆش بگواستنەوە و هەروە حاڵەتی فریاکەوتنی خێراشەیە کە ئەمبۆڵازە نێرن بۆ ئەو حاڵەتە کتوپڕانی کە هاوڵاتیان بەداخۆیتر بە هەر هۆکارێک بێ بە ڕووداوێکی نەخوازراو بێت تیمەکانتان ئەچن بەهانەی ئەوانیشەوە. باسی گواستنەوەی تەرمی کرد کاکسیامەت کە بەداخەوە کە نیگەرانی ئێمە کە ڕۆژانە بینین کە قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژان لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و گوێبیستە بینە لایەن بەڕێبەرانی تەندروستی سلێمانیەوە کە ئاماری قوربانیان ڕاگەێنێت. ڕۆژانە تەرمەکان چۆن ئەگواستنەوە چەند تیمدا تەرخان کردەوە؟ بەداخەوە ئامارەکان ڕووی لە هەڵکشانەکات ئەوانەشی کە گیان لە دەستدەدەن خی گەورە لیان خۆش بێ بە بەهشان شاد بکە. ئێمە ئەوانە لیژنەیەکی تایبەت هەیە بە سەرپەرشتی بەڕێ جێگیری بەڕێوبەری گشتی کاک حاجابلا سەرپەرشتی ئەوانەیەکە کە بە نەخۆشی ڤایرۆسی گۆرۆنا گیان لە دەستدەدەن. ئەم تیمە بڵێن ئەم لیژنەیە چەند ئەمبۆلانسێکی تایبەتیان بۆ دابین کراوە بۆ دیاری کراوە کە تەنها ئیشیان گواستنەوەی تەرمی کۆرۆنا بێ. هەروەها ئەمانە بڵێن ئەو جەنازانە بە شێوەیەکی تەندروست و زانستی تاقیمیاکەن واتە پاکەژانەکەنەوە بە شێوەیەکی زانستی ئەپێچرێنەوە و هەمان لیژنە بڵێن ئەو جەنازانە ئەنێرن بۆ سەلاجەیەک لە نەخۆشخانەی شۆڕش دانرێن لەوێ هەتاوەکو ئەوانەی کە نەخۆشی کۆرۆنان هەبێ ئەوە دیارێ. بەڵام هەندێک حاڵەتی ترێ پێڵەن سەسپێکت واتە گومان لێکراو نیشانەکانی کۆرۆنای هەیە بەڵام فریای تەشخیص نەکراوە پشکنی نەکراوە ئەوانش دانرێن لە هەمان شوێن تا پشکنینەکەی بۆ ئەکرێ و ئەنجامە درێ و تەواو بێ ئەو کاتەش لەسەرەوە بڕیارەدەن هەمان ئەو لیژنە ئەگەر ئەو کەسە کۆرۆنای هەبێ بە هەمان ڕێکاری یاسایی و زانستی ئەوەی تر ئەپێچرێتەوە تاقیمەکرێت و لە گۆرستانێکی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا بەخاگەچێت. هیوادارین کە قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا زۆر و لەکەم بوونەوە بکە بێکوان ئەمەش بە پابەتبوونی خاوڵاتیان کەم ئەبێتەوە بۆی تجارێکی کە ئەو هەواڵە نەخۆشانە نەبیستین هیچ قوربانیەک یاخود هیچ هاوڵاتیەک بە ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی نەکات و نەمرێت ڕۆحی هەموو لایەکیان شاد بێت. کاک ئیرفان ئەمێ باز لەو بکەین کە
بێگومان وەکو کارمەندانی ئێوە وهروە ئەو شۆفێرانەی کە ڕۆژانە کارەکەن و نەخۆش ئەگوازرێنەوە ئێوەش مەترسی توشبوونتان بە ڤایرۆسی کۆرۆنا هەیەوە پێم وایە تا ئێستا چەند کارمەندێکتان تووشی ڤایرۆسەکە بوون. بەڵێ بە دڵنیایە ئێمەش هەروەکو ئەوەی کە چۆن بەرکەوتەمان هەیە کۆنتاکتمان هەیە نەخۆشەکان ئەگوازرێنەوە تا ئێستا بەداخەوە نزیکەی حەفە کارمەند و شۆفێری ئەمبولانسمان بەرکەوتەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنان بە سپاس بۆخوا باری هەمویان جێگیرە لەخوا بەزیابێ زۆر باشن بەڵام ئەوە ئێستا نزیکەی سێ چوار کارمەندێکمان شۆفێرێکمان باش بوون و چاکبوونەتەوە تقریبان ئێستا نزیکەی چواردە کارمەندی تەندروستی ناو ئەمبولانس لەگەڵ شۆفێری ئەمبولانس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و ئێمە لێرەوە دەستخۆشیمان دوونەبوونیان لەکەن ئەوەش لە ئەنجامیەوەی کە گواستنەوەی نەخۆش و بەرکەوتە بوون لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا وەکو پێشمەرگەیە کە لە پێشەوەی بەرەی ڕوبەڕووبوونەوەی سەربازێکی بوون کە بە بەردەوامی کارەکەن ماندوو ئەبن سەرڕای ئەو مەترسێکە لەسەر تەندروستیان هەیە هیوای زوو چاکبوونەوە بۆ ئەو کەسان ناخوازین کە تووشی ڤایرۆسەکە بوون لە کارمەندانی ئێوە واروە هەموو هاوڵاتیان ئینشەڵڵا هەمیشە لەش ساق و تەندروست باشە بن. کاکیفان ڕۆژانە ینی وەکو ئامارێک لە لاتاکە ڕۆژانە کە ئەو ژمارە وەرەگرن کە چەند نەخۆش ئەگوازنەوە لە بینی نەخۆشخانەکانی ڤایرۆسی کۆرۆنا و چۆن ئەیان گوازنەوە نەخۆشەکان. بەڵێ ئەو نەخۆشانە کە لە بۆ نمونە لە نەخۆشخانە شەیتار علیوالی باک ئەمەی سەرچنار و نەخۆشخانە شەی دکتۆرێ من کە پێڵێن جمهوری ئێمە ئەمانە ئەوانەی کە لە جمهورین شەی دکتۆرێ من تا ڕادێک حاڵەتیان ستەی بڵەواتە جێگیرە و ئەوانەی سەرچناش بەڵام ئەگەر حاڵەتەکان بەرەو تایەت بوون بڕوە بەرەو هیلاکی بڕوە ئەگوازێنەوە بۆ نەخۆشخانەی شەی دکتۆر ئاسۆ بۆ کۆرۆنا ئەمانە ئێمە ئامارەکان ئەگۆڕێت بە پێ ڕۆژ حاڵەتەکان بەڵام ئێمە هەستەکەین ڕۆژ بە ڕۆژ ئەو ژمارانە بە نزیکەی ڕوو لە زیاد بوونەکە ینی ئەم لە تەنانەت لەم سێ چوار ڕۆژە ئەخیرا زۆر بووە وای لێ هاتووە تقریبەن ئەمبۆڵانسەکانیش تەنانە ناتوانیوە یعنی بگەڕێنەوە شوێنی خۆیان لە هەمان کاتە حالێکیان پێکراوە یعنی تقریبان ڕۆژی وا بۆ ئێستا گەیوەتە ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانە هەفتا بۆ هەشتا هەم ئەو نەخۆشانە بۆ سیتی و بۆ گواستنەوە بۆ حاڵەتەکانی بڵێن تاردووەمانە یعنی ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان بەرەو زیاد بوونەڕوە بەداخەوە. دەستان خۆش بێت کاگەرفان زۆر سپاس ماندوو نەبن دەستخۆشیمان بۆ هەموو کارمەندانی سنتەری فریاکەوتنی خێرا 122 ئێشەڵا هەموو لایەکتان پارێزراوە بن ئەگەر شتێک مابێ بە کورتی ئاماژەما پێ نەکردوێت یاخود پەیامێک هەبێت. سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان سپاس بۆ هەموو لایەک من لە کۆتاییە دوو داواکاریمە یەکەم داوا لە هەوڵاتانی بەڕێزەکەم هەتا بتوانن پابند بن بە خۆپارێزی و تاکپارێزی و ئەو ڕێنمانەی کە تەندروستی بڵاویەکاتەوە و لێرێشەوە لە ڕێم کەناڵی ئێوە دەستخۆشی و ماندوو نەبوونی لە هەموو تیمەکانی فریاکەوتنی خێرای 122 لە هەموو شار و شارۆچکەکان بەڕاستی جاریوە هەبووە هەندێک لە تیمەکانی دەرەوەی شار لە دوی شەو لە سێ شەو لە هەموو کاتێکە کاریان گواستنەوەی نەخۆش بووە و بە هیوای لە شاخی و سەلامەتی بۆ هەموو لایە. زۆر سپاس بۆ تۆ دووبارە کاکرفان ماندوومان کردی سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کە ئاسوودان لەبینی بێت و جارێکی یەکە ئێمە هەمیشە دووبارەی ئەکەینەوە کە پابەندن بە ڕێنماییەکانەوە ئیشەڵڵا هەموو لایەکتان پارێزرا و سەلامەت و لەش ساقە بن ئێوارێکی خۆش بۆ گەشت لایەکتان.